مەسەلەیەکیان خوازم بێژم سەرپێهاتیەکە ینی ڕاستە قەومیە دەبێ ڕۆژێکی زمانێکی بەرێ زمانێکی کەڤندا زلامەک چێ مێهوانداری دچێ مێهوانداریێ وی وەختێژی هالۆ جه خانی نەخانینە مسعید بوون گۆ بێ توالەتاوا لە هەندرو بێ دایرە نەب شەکلێ دایرە توالەت لە دەربەیە بەرکی توالەتژی نەبێ ئانە دەربە پشتا دیوارێکی پشتا سێنجێکی پشتا کێشیکێ لێ دەرێ تاڕەتا خۆ بکەن لە دەربە وێ شێوێ هەمە کو دەربێ دەبێ مهمانداریە وی دینی بەکی شێوێ دەستمیژاوی نەخۆش دەبێ بۆ دەرکەوێت دەربە هەرێ توالەتێ دە سەکی وای هار هەیە سەیە خودیە مالێ لە ئیهارە نەوێری ژوی سەی دەرکەوێ دەردکەوێت دەربە سا وێ ئێریشی سەروی بکێ و یانی زێدەژی لێ تەنگ کریە لێ گران بوویە و ترسا سەیژی نەوێرێ هەرێ دەربە تاڕەتا خۆ بکێ ئیدی زارۆکا مالێ دەرگوشێ دەیە دەرگوشە مالێژی لێ درەیە و زارۆک هەمەش دەرگوشێ دەردخێ و بنێ زارۆکیدا تاڕەتا خۆ لێ دەتکێ و دیسە زارۆک دەرگوشێ دەت پێچێ و دنا وی پیسیدا زارۆکێ دمێنێ ئەv زارۆک هەداناوی نایە قیر قیرێ ویە قار قارێ ویە دگری سەرێ سبێ دیاوی یاوت بێ کاپ چی دەردێ کورێ منە ئەف چ حالێ کورێ کازانمە کورێ خۆبە سەرێ سبێ دێ دچێ دەرگوشە کورێ خۆ دڤەکێ پێچەکاوی دڤەکێ دمێزێنێ و چی ببینی دەبێ پەپ و کلڤێ عەجیبەها دەبێ من عەجیبێ هالو نەدیتنە وەی لڤێ عەجیبێ وەی لڤێ عەجیبا گۆ کەسی نەدیتی و من نەدیتیە هێ عەجیبێ هالو من نەدیتنە یانی زارۆک و هالوت بن خۆ دە بلەو تێنێ یانی ئەف نەئیشێ زارۆکایە ئەف تشێکی عەجیبە یانی ئەف نەیە زارۆکایە ئەف یا مەزنایە دەبێ بە عەجیبە یانی ئیدی یانی دەبێ قەیا زارۆک ئەف تشێکی عەجیبە دەبێ من عەجیبێ هالو نەدیتنە خودیە مالێ یعنی ئەو مهێڤانیشی ji پîرەکە خودیە مالێ لە دەبێ وەڵە خۆها منێ دەبێ حتا گۆ ئەف سەیە هار لەبەر دەوێ دەریێ وەبێ تێ گەلک عەجیبێ هالو تێ ببینێ حتا گۆ ئەف سەیە هار لەبەر دەوێ دەریێ تەبێ لەبەر دەریێ وەبێ ونێ گەلک عەجیبێ هالو ونێ بینن یعنی معناوێ چییە وێ مهێڤانەی وە وەرن ji tirsa vî sayê newêrin derkevne derve tareta xwe bikin ha hal wê çi bikin wê dergûşa zarokê we de bikin ya ba wî dî hûn ê bê ecêba ha îdî mêzêne heta got ev qanûnê batıl heta got ev qanûnê beşerî weke layıqliqê û demokrasî û komûnîzmiyê got hemû fehşatiya serbest dike hemû heramiyê xwedê helal dike serbest dike çiqa zina û çepalî û fehşatiya got heye jê re müsaade dike حتى قو أب قانوني بشري حاكم بن وقانونا رب العالمين أف شريعة نوي نبي حاكم نبي آنايصا نبي قانون وقال لك تجاوزي هالو زناي هالو كشتني هالو تجاوزي هالو دزي ظلم كشتن تعداي حيلة سختكاري وي عجيبي ولو وهي قال لك شي ببن أبنا يا عولبو و ئەوێ وێ نەیە خلاسەکێ بێ گۆ قانون ئەب قانون بن ئەب نەیە خلاسەکەیە ئەب تشتێ گۆنها قەومیە لە باتمانێ ئەب تشتا پیسە فەش گۆ قەومیە ئەب نەیە عەول بوو و ئەوێ نەیە داویێژی بێ حتا گۆ ئەب قانونێ بەشەری لایقلق و دەمۆقراسی و کۆمونیزم حاکم بن ئەب تشتێها عەجیبێ هالو وێ چێ بن ئیدی دەبێ گۆ چارە شریعەتا خودێ ببێ حاکم ڕەبێ عالەمێ دەبێژێ چێت بێ وەلا تەقرەبو الزنا نێزیکی زنای نەبن ئینەهو کانە فەحیشەتەن وەساء سەبیلەن دەبێ ئەب زنا تشێکی فەحش و چەپەڵی و پیسە و ڕێکە خراب و پیسە گەنیە بێ نێزیکی زنای نەبن ئێ قانونێ بەشەری خەڵکێ نێزیکی زنای دکن زنای جوانە سەربەست دکن چی پلاقلق سەربەست ئەب دزی فیلمیە فەحش سەربەست زلام و پیرەک دە مەکتەبادا سەربەست دعی شێریادا دەڤەرادا سەربەست وێ خۆ ڕوت و تازی بکێ پیرەک وێ خۆ ڕوت و تازی کێ
فوترافي خو فيديو خو وي بافيجي فيسبوك ميديا و چنا انترنت و شخو برنامج دي دركتيه برنامج فاش اد به تيك توك به چيا ایدیش فیسبوک جی پیستر جی همه چپالتر و پیره خوته دا فحشاتی و چپالیا خو و ته دا رکلام بکی ایدی گاوا زلام کی دی هات ته دا زلام کی و کوي فحش و چپالا و ته گوی دی هات و زنا ابا جيره ود بي يعني جي اب زلامي فحش و چپال هنگي اف چپالي فحشاتي ديتيا پیره کا پاقج و تمیجي و هر بلا خولي بده هر بلا خولي کی برکت و عفوناكي هنا جبوغو دزي شي نبي دبيغو قانون خودي ببي حاكم دستي دزا شيكي وان بخوازن كشتن قتل جناية ووحشت دنا مدى شي نبن دبيغو قانون خودي ببي حاكم جزاي كشتني كشتنا يكي بكشي او جي وري كشتن يك زناي بكي وري كشتن دبيغو ابانا ببنا حاكم گو نبي حاكم وي زحف دزي چيبي وي زحف كشتن چيبي وي زحف تجاوز چيبي وي زحف قتل عام چيبن وي زحف حيلة كاري وسخت كاري وظلم وتعداي وي چيبن چاره دبيغو شريعتا خودي ببي حاكم